زۆر باشە لەبارەی سەردانی شاندیلایەنە کوردستانیەکان و عێراق بۆ تورکیا هەروەها بۆ بەشداریکردن لە چوارەمین کۆنگرەی ئاک پارتی مەبەستمانە گفتوگۆ بکەین لەگەڵ یەکێک لە ئەندامانی شاندەکە کە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان کۆبوونەتەوە هیمداد سەباح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لام قەرەوە میوانمانە کاکیمداد شەو باش بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەمڕۆ کۆبوونەوەکەتان چۆن بوو لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان باسی چیتان کرد؟ بەڵێ شەو باش زۆر سپاس بۆ ئێوەی تامان ئێمە بە داوەتێکی کە بۆ کۆنگرەی چارەم پارتی لە ئەنقەرە بووین و ئەمڕۆ چاوپێکەوتنە لەگەر جەنابی سەرۆک کۆماری تورک تەیب ئەردۆغان و وەزیری هاکان پێک هاتبوو لە قوەی سیاسی عێراقی هەرێمی کوردستان و بەرەی تورکمانی و لە هەرێمی کوردستان وەکو سەرۆک فراکسیۆنی بەرەی تورکمانی لە هەولێر بەشدار ئەم کۆبوونەیەم کرد. تەبعاً پێشێکی دەمەوێتەوە بڵێم مۆتێکی بەڕاستی زۆر گەورە و گەشە و ئەو دروشم و هێمایانەی ئەم لەم کۆنگرەیەدا وا دیارە لە داهات نێزیک زۆر گۆڕانکاری ئەو تورکیا وەکو ناوەخۆ سیاسەتی دەرەوە بەنسبەت چاوپێکەوتنەکەمان لەگەر جەنابی سەرۆک کۆمار بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان خۆی لە خۆیدا ئەهەمیەتی یەکجار زۆرە بە شاندی عێراقی و شاندی هەرێمی کوردستان چونکە زۆر بابەت هەنگ هەیە لە نێوان تورکیا و عێراق و هەرێمی کوردستان کە دەبێ گفتوگۆ لەسەردا بکرێت دەبێ هەندێک شت بۆ خەڵک ڕوون بکرێتەوە و ئەو هەیە زیاتر پەرەی پێ بدرێتن. یەک لەو بابەتانە تەبعاً خۆی لەسەر داکرا بابەتی ئەمنی بوو کە ئەویش لەلایەن هەردوو دەوڵەتی عێراق و تورکیا گرنگی پێدەدرێ حتا وەفاعی عێراقی ئەویش پێشچە ڕۆژێک لێرە بووە ئەمڕۆ ئەو شاندەی بوو ڕێگە نەخشەیەکی دادەندرێ عسکەری لە نێوان تورکیا و هەرێمی لە نێوان تورکیا و عێراقدا. بابەتی دووەم بابەتی هاتنەکەی سەرۆک کۆماری تورکیا بۆ عێراق طبعاً ئەوەش خۆی لە خۆیدا گرنگیەکە کە ئەردۆغان پاشەوەی کە هەڵبێت سەرۆک کۆمار لە تاوەکو ئێستا سەردانی نەکرد بوو ئەمڕۆ کە ئەو بابەتەی ڕوون کردەوە و ئینشاءالله لە ڕۆژانێکی نێزیک سەردانێک دەکا بۆ لە هەمان کاتیشدا لەوێن دەرکە گفتوگۆی لەسەر کرا بۆ هەولێر و هەرێمانیش دەبێ ئینشاءالله. بەڕێز هیمداد ئەس هەموو سەر خۆڵۆ سەردانە سەرۆک کۆمار ڕەجەب تەیب ئەردۆغان بەحث لێ هاتێکردن وێ سەردانێک دەمەکی نزیکدا بکەش بووی عێراقی و هەرێما کوردستانی بەری نەهاژی ژڤان بوو لێ دیفڕۆەکە دیارە جهێوی وەزیر هات نەفڕێکردن vê carê jivanek hatiye danan dê kengî ev serdana pêk were mîlefa serdanê de çi beş bilî hemahengî ewlehiyat nêvbera her du wilatan dal ser sinûr. Belê nedirawe belam ew babete wezîrî derewe Hakan بە زووترین کات گوتی من تعلیماتم داوە کە بە زووترین کات لەگەر لایەنی پەیوەندیداری عێراقی نەخشە ڕێگایەک بۆ ئەم زیارەتە دابنێن و بە خۆشحاڵیەوە بە زووترین کات ئەم سەردانە جێبەجێ بکەم و لەگەر ئەم سەردانە سەردانێکی ئاسایی نییە سەردانێکی زۆر بابەت گفتوگۆی لەسەر دەکرێت بابەتی ئەم ئاو بابەتی بازرگانی بابەتی ئیستیخباری بابەتی پتەوکردنی ئەو پەیوەندیە نێوان هەرێم نێوان و تورکیا و هەرێمی کوردستان بە هەرێمی کوردستانیش بەشێک خاکی عێراق و عێراق بۆیە ئەو سەردانەی کە دەکرێت یان ئەو
چاوپێکەوتنی دەکرێت لەگەر عێراق بە تەکید پەیوەندێکی زۆری لەگەر هەریانیشەیە و لەو دانەشدا ئەوەمان دیت کە گرنگیەکی جیاواز بە لایەنی عێراقی لایەنی هەرێمی کوردستانیش. بەڵێ کاکیمدات وەک خۆشت ئاماژەت پێ کرد زۆر بابەت هەیە لە نێوان تورکیا و عێراق، تورکیا و هەرێمی کوردستان. ئەمە ینی دەرفەتێکە کاتێک شەندێکی عراقی و هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لەگەڵ سەرۆکۆماری تورکیا دادەنیشن. ئێوە داوای چیتان کرد؟ ئێوە گفتوگۆکانتان زیاتر سەرنجتان لەسەر چی بوو لە دانیشتنەکەتان لەگەڵ ئەردۆغان؟ بەڵێ تاان خۆتان ئەوە کۆبوونەوەیەکی پاس نەبوو کە ئێمە بۆ بابەتێک چوو و لەسەر ئەو بابەتە کۆبینەوە. ئێمە بۆ کۆنگرەیەک چوو، بەڵام ئەگەر گرنگی پێدانی جەنابی سەرۆک ئەردۆغان بە شاندی عێراقی و هەرێمی کوردستان وەختی خۆتان کرد بۆ لە خۆیدا گرنگیەکی یەکجار زۆری هەیە، یعنی بۆ لایەنە سیاسیەکانی عێراقی و بۆ عێراق و هەرێمی کوردستان. بۆیە لەوێن دەرزی و هیوای سەرکەوت بۆ جەنابی ئەردۆغان و لەگەر ئەوەشدا ئەم بابەتانەی کە من ئەوڕۆکە قسەم لەسەر کرد ئەوانە گوترا. یەک لەو بابەتی ڕێگای ئاسنی شەمەند نەفەر لە تورکیا بۆ بەندەری عەباس بۆ بەندەری فا. بەڕاستیم دەت ئەس بەحساوی خواڵێ بکەم تایبەتیش لەتە دەستپێکی ماژە پێکرد و ڕەنگەل پێشیا هەمی بابەتین گرنگ بە ڕێکەفتنەکە استراتیژی یا ئەولەهی یا پاراستنە سنووران وەکە کاچەوە عێراقیت گەل ئیرانی هەبی ئەڤژی تێ بەحەسکردن گەل تورکیە تایبەتیش ئەس بەحسات گەل تورکیە بکەم عێراق و تورکیە و ڕۆڵە هەرێما کوردستانê چونکی بەشێ زۆر یê zêde ew pirzgirêka Tirkiye gel Iraqê hey ser sinûrên herêma Kurdistanê yani nêvmeyna Başûr û Bakurê Kurdistanê ye. Rola herêma Kurdistanê ji aliyê şanda Başûrê Kurdistanê bixwe ve çawa hate behezkirin yani tu wê hemahengiya ewlehî da dê Kurdistanê çi rolek hebet gel Iraqê? Şandî herêmî Kurdistan gewre bû pêk hatibû li cenabî بەڕێز کاک سیدات بارزانی و وەفدی پارتی دموکراتی کوردستان و وەفدی یەکگرتو و لە هەمان کاتدا پارتی ڕەزدەرانی کوردستان و لە هەولێرش بەندە براتان ئاما ینی بەشداری ئەو کۆبنەوەمان کردبوو. ینی ئەوە ئەهەمیەتێکە بۆ هەرێمی کوردستانیش و لە هەمان کاتدا کە بە ناوی شان جەنابی ڕێزدار کاکسیدات قسەی کرد هیوای تەمەندرێت هیوای بەسەرکەوتویی بۆ کۆمبرەکەیەوە سڵاوی جەنابی سەرۆک بارزانی بە جەنابی ئەردۆغان گەیاند و لەوێدا زۆر بە سەمیمیەت و زۆر بە گەرمیەوە تەرحیبی ئەو سەلامەی کردو و هەمان سڵاوی بۆ جەنابی سەرۆک بارزانی و بۆ جەنابی سەرۆک حکوومەت هەرێم و سەرۆک حکوومەت ڕەوانە کرد. بەڕاستی ئەوە من ئەو کۆبنەوە ینی لە ئاستێکی وا بەرزدا کە نزیکەی سەعات و نیوێک لە کاتێکی کۆنگرەدا کە تەرخانی کردووە بۆ ئێمە و قسەکردنی ئەوە خۆی لە خۆیدا بەڕاستی گرنگی و ئەهەمیەتێکی پێدانی زۆر زۆرە. ئێمە وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی و عێراقی وەکو هێز و لایەنە سیاسەکانی عێراقی و کوردستانی بەڕاستی دەبی ئەو دەرفەتە بۆ خۆمان زۆر بە جوانی ئیسیفادەی لێ بکەن چونکە تورکیا ئەمڕۆکە دەوڵەتێکە زۆر پێشکەوتووە لە هەموو ناحیەکی ئیقتصادی و تەکنەلۆژیادا و لەوێن دەرجەنابی ئەردۆغانیش ئەوەی ئاماژە بەوەش کرد ئێمە دەمانەوێ برایی و تەبایی هەبێتن چونکە عێراق دەوڵەتێکی زۆر زۆر زەنگینە بەڵام ما لەسەر زۆر ئیسیفادە بۆ ملەتەکەی یان بۆ خۆیان نییە. ئێمە دەمانەوێ ئێمەش هاوکاری ئێوە بن تاوەکو زیاتر ئیسیفادەی بۆ خۆتان و بۆ ملەتەکەتان هەبێت. بۆیە ئێمە دەبێ نمونەی دەوڵەتی نمونەی سیاسەتی وەها بچەسپێنین لە عێراقدا بۆ خۆمان و بۆ هاوڵاتیان.
برئيس همداد صباح عندما خلا پنجم یا پارلمنت کردستان پاوی که راستا خو اینجا انقره گل مدابون قال لك سپوز بوا دەست خۆش.